إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. برایانی بەڕێز و خۆشەویست، لە زنجیرە باسەکانی باشترین سەرمەشق رسول الله صلى الله عليه وسلم، ئەمڕۆ باسی صفەتێکی تر لە صفەتەکانی پێغەمبەری خۆشەویست ئەکەین صلى الله عليه وسلم، کە ئەویش صفەتی وەفایە، وفاء النبي صلى الله عليه وسلم. صفتي وفاء گرنگترین صفتەکانی ئینسانی مسلمانن چجا پێغەمبەرانی خوا سەڵاوەتی خۆیان لەسەر بێ، و چجا سەیدی ئەنبیا محەممەد صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر بە وەفا بووە بەرامبەر بە پەروەردگاری و پەیامەکەی خوای پەروەردگار کە ئەوی هەڵبژاردووە خوای تەعالا و کردوێتێ پێغەمبەر، زۆر بە وەفا بووە بەرامبەر بە هەموو ئەو کەسە نزیکانەی لە خزمان و دۆستان و هەموو ئەوانەی یارمەتیان دا و هاوکاریان کردووە، زۆر بە وەفا بووە بەرامبەر بە ئیمانداران، زۆر بە وەفا بووە تەنانەت بەرامبەر بە ئەو کافرانەشی کە هاوکاری بوون لە بڵاوکردنەوەی پەیامەکەی خوای پەروەردگار. پاشان زۆر بە وەفایە بەرامبەر بە ئیمانداران لە پاش خۆی، ئەوانەی کە ئیمانیان پێهێناوە و پەیامەکەیان پەیڕەو کردووە لە ژیانی خۆیانە. لە قسەکەی هیرەقل پاشای ڕۆم لەگەڵ ئەبوو سوفیانە، کاتێ پرسیار لە ئەبوو سوفیانە کە دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە کاتێکە ئەبوو سوفیان کافرە، پرسیاری یەکی لە پرسیارەکان ئەوەیە کە پێی ئەڵێ ئایا ئەو محەممەدە کە ئیدعای پێغەمبەرایەتیەکە هیچ غەدری کردووە، یعنی هیچ غەدرێکەکە بەرامبەر بەو کەسانەی کە پەیمانی هەیە لەگەڵیانە، بەرامبەر بەو کەسانەی کە چاکەیان بەرامبەری کردووە، هیچ غەدرەکە؟ ئەبوو سوفیانیش وتی نە، هەرگیز غەدرمان لێی نەبینیوە، نە لە پێشە وەنە لە پاشەوەش کە ئیدعای پێغەمبەرایەتی کردووە. جا هیرەقل ئەڵێ من پرسیارم لێ کردی یەکێ لە پرسیارەکان، ئایا ئەو کەسە غەدرەکە؟ تۆیش وتت نە. هەروەها پێغەمبەرانی خوای شوا بوون، یعنی هەموو پێغەمبەرانی خوا غەدریان نەکردووە، هەرگیز لە ژیانیانە غەدریان نەکردووە. وەفای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە پەروەردگاری ئەو خوایی کە ئەوی هەڵبژارد و پێش هەڵبژاردنیشی خالق و بەدیهێنەری ئەوە و هەموو بوونەوەر، پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند وەفی بووە، چەند ئەمین بووە بەرامبەر بەخوای پەروەردگاری خۆی، بێگومان لە قیمەی وەفایە بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عیبادەتکردنی خوا، بە پەیڕەوکردنی ئەو بەرنامەیەی کە خوا ناردوێتی، بە گەیاندنی پەیامەکەی خوا کە خوا خستوێتە سەر ئەستۆی. ئەوە تا عائیشە خوای لێ ڕازی بێ، دایکی ئیمانداران، لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوان ئەوەندە هەڵەسا، ئەوەندە عیبادەتی خوای ئەکرد، ئەوەندە پەرستشی خوای ئەکرد، حتا پێکانی ئاوسا بوون. منیش ڕۆژێ وتم ئەی پێغەمبەری خوا، تۆ خوای پەروەردگار لە گوناحی پاش و پێشت خۆش بووە، وەکو لە قورئانە هاتووە، ئەی بۆ ئەوەندە خۆت ماندووەکەی، بۆ ئەوەندە خۆت عەزیەت ئەدەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی باشە من سوپاسگوزاری خوا نەکەم کاتێ خوای تەعالا ئەو هەموو نیعمەتەی پێداوم، ئایا حەقی نەدەم بە سوپاسکردنی؟ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە ڕوخسەتی لە خێزانەکانی وەرگرتووە، ئەوەی کە سرەی بووە ئەو شەوە لەلای بێ، پێی وتووە ئیجازەم ئەدەی عیبادەت بکەم؟ ئەفەرمێ هەر لە سەرەتای شەوە حتا بەیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەو نوێژی کردووە، هەر لە سەرەتای شەوە تا بەیانی، جاری وا هەبووە.
صحابەکان ئەگێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە چەند جزء قورئانی خوێندووە لە شەوێکە لە پێشنوێژیکردنە، یعنی ئەم هاتووە لەگەڵ شەونوێژی کردووە، ئیتر ماندوو بووە. هەر کەسێ لەگەڵ پێغەمبەر شەونوێژی کردبێ ماندوو بووە، ئەوەندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی خوێندووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کارێکی نەکردووە، هیچ گفتارێکی نەکردووە إلا بۆ خوای پەروەردگار نەبێ. هەر لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان بۆ خۆی هیچی نەکردووە وەک شەخسی خۆی، و هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان لەبەر خاتری خۆی تووڕە نەبووە و تۆڵەیشی نەکردوێتەوە بۆ خۆی إلا بۆ خوا نەبێ و لەبەر خاتری خوا نەبێ. ودائما أي فرمو هر كسي من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. هر كسي لبر خاطري خوا خلقي خوش بي، هر كسي لبر خاطري خوا قيني لهندي كسبي، هر كسي لبر خاطري خوا ببخشي، هر كسي لبر خاطري خوا بقريتوا او إيماني تواوي هي او إيماني كي تواوي بو خوي دروس كردوا كوابو هر شتيك بو خوا نبي سودينيا. وبيغمري خوا صلى الله عليه وسلم یەک نمونەمان نییە لە ژیانیا کە شتێکی کردبێ لەبەر خاتری خۆی، یا قسەیەکی کردبێ لەبەر خاتری خۆی، یا تووڕە بوو بێ لەبەر خاتری خۆی، یا تۆڵەیەکی کردبێتەوە لەبەر خاتری خۆی، و مرۆڤیش نییە ئەوەی تیانە بێ جگە لە پێغەمبەرانی خوا و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفای لەبارەی دایکیەوە، یعنی دەرحەق بە دایکی. جەنابتان ئاگادارن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی وفاتی کردو پێشەوەی لە دایک ببێ، پاشان لە 6 ساڵانی تەمەنی دایکی وفاتەکە، و ئەو هەموو ئەرکە ئەکەوێتە ئەستۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە مناڵیەوە حتا ئەگاتە ئەو کاتەی کە ڕۆژێک بەلای قەبری دایکی تێپەڕ ئەبێ، دا ئەبەزێتە لای قەبرەکەی دایکی و ئەمجا ئەفەرمێ ئیستەئذەنت ربی في أن أستغفر لها، إجازم لخوا داواي إجازم لخواي پروردگار کرد كوا إجازم با داواي ليبردني بوبكم، فلم يؤذن لي، بلام خواي تعالى إجازي ندام داواي ليبردني بوبكم. واستأذنته في أن أزور قبرها فأذن لي، بلام داواي إجازم لي کرد كوا سرداني قبركي بكم خواي قورا إجازي بيدام. بويا پیغمبري خوا صلى الله عليه وسلم دسكا بقريان و صحابەکانی دەوروبەریشی لەگەڵ یا ئەگرین. ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پیاوەی کە گەورەی ئەکا، کە فێر کاسبیەکە، فێر ئیشێکە، پاڵپشتێتی لە هەموو مووقفێکە، پاشان لە کاتێکا کە ئەبێ بە پێغەمبەر ئەبێ بە قەڵغانێک بۆ ئەوەی دوژمنان دەستیان نەگاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە هەموو قووەتی دیفاع لە پێغەمبەرەکە کە ئەبوو طالبی باوکی ئیمامی عەلیە. ئەم پیاوە گەورەی قەومەکەی خۆی ئەبێ ئەگەر چی فەقیریش ئەبێت، زۆر هاوکاری پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، زۆر لەگەڵیایەتی، بەڵام حتا ساڵی 8 پێغەمبەرایەتی کاتێک کە گەماڕۆی پێغەمبەری خوا ئەدەن لەگەڵ مسلمانانە و لەگەڵ ئەوانەی هاوکاریانن لە دۆڵی ئەبوو طالب، دوای ناڕەحەتکردنێکی زۆر ئەبوو طالب ئەکەوێتە حاڵەتی سەرەمەرگ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە لای و پێی ئەڵێ مامە گیان بەس بڵێ لا إله إلا الله، ئەم وشە بڵێ تا لە قیامەتە بیکەم بە بەڵگەیەک و دیفاعت لێ بکەم، بەرگریت لێ بکەم. لەو کاتە یەک دوانێک لە برادەرەکانی لە سەرانی قوڕەیش لە پاڵێ دانیشتن و هەجارە جارە پێ ئەڵێن ئەبوو طالب دینی باوبا پیرانت بەجێ تێڵی، واز لە دینی باوبا پیرانت دێنی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووبارەیە کاتەوە، ئەوانیش دووبارەیەکەنەوە، ئەلەو بەینە ئەبوو طالب دینی باوبا پیرانی هەڵەبژێرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری پێ ناخۆشە بێ و ئەڵێت داوای لێبوردن لە خوای تەعالی ئەکەم بۆت ئەگەر قەدەغەم لێ نەکرێ، بەڵام پاش ئەوە خوای تەعالی قەدەغە لە پێغەمبەرەکە کە داوای لێبوردن بۆ مشریک و کافرەکان بکە، ئەوەی لەسەر کوفر مردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناتوانێت دوعای بۆ بکە، ناتوانێت داوای لێبوردنی بۆ بکە، بەڵام بەوە شواز ناهێنێ. عەباس ئەفەرمێ
ئەی پێغەمبەری خوا تۆ ئەبوو تاالب زۆر هاوکارتی کرد زۆر یارمەتی تیدا ئایا هیچت بۆی کرد توانیت هیچی بۆ بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە قولایی جەهەنم بوو من زۆر داوام لە خوای پەروەردگار کرد ئێستا لە ضەحضاحە واتە لە شوێنێکی تۆزێک وەکو چۆن بەی سوکترین ئاگری جەهەنم بۆ ئەبوو تاالبە کە دوو ئەسکڵی ئاگر لە ژێر پیاەتی مێشکی ئەکوڵێ هەر توانیمە ئەوەی بۆ بکەم لەوە زیاتر هیچ ترم پێ نەکرا وەفای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە یەکێکی تر کە زۆر چاک بوو لەگەڵیا و یەکەم کەس بوو ئیمانی پێهێنا ئەویش خەدیجەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە خەدیجە زۆر بە وەفا بووە لە پێش پێغەمبەرایەتی و لە پاش پێغەمبەرایەتیش خەدیجە یەکێک بوو لە بەڕێزترین کەسەکان لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و یەکەم کەس ئیمانی پێهێنا و پاڵپشتێکی تەواو بۆ بەخۆی و بە ماڵی بە سامانی بە هەموو شتێکی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشی ئەویست ئەویش هەر لەو ساڵەی کە ئەبوو تاالب وەفاتەکە ئەویش وەفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە بێتاقەتە بێ مێژونووسان ئەڵێن ئەو ساڵە کە خەدیجە و ئەبوو تاالب تایە وەفاتیان کرد ناونراوە بە ساڵی غەمگینی عام الحزن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام باسی کردووە بەردەوام باسی خەدیجەی کردووە حتا عائشەی خێزانی ئەفەرمێ من خەدیجەم نەبینی بوو بەڵام ئەوەندە باسی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو ژنەکانی تری زیاتر غیرەم لە خەدیجە کرد کە نەیشم بینیوە کە وەفاتی کردووە پێشە بەس ئەوەندە باسیە کرد ئەوەندە باس گەورەی خەدیجەیە کرد من غیرەم لە خەدیجە زیاترە کرد تا خێزانەکانی تر وەکو یعنی ژن عادەتی وایە غیرە لە یەکتریەکە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حیوانێکی سەر ببڕایە ئەی فەرموو ئەمە بوون بۆ هاوڕێکانی خەدیجە یعنی لە پاش وەفاتی خەدیجە بە چەند ساڵ ڕۆژێکیان یەکێدای لە دەرگا ئەڵێ دەرگالێدانەکەی وەکو دەرگالێدانی خەدیجە بوو یەکێدای لە دەرگا لێدانی دەرگاکەی وەکو لێدانی دەرگای خەدیجە بووە لە کاتی خۆیان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر وتی یا ڕەبی خوایە هالەی کچی خۆیلت بێ هالە یعنی خوشکی خەدیجە بووە یعنی دوای دەرکەوت هالەیە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی تەنانەت بۆ کەس و کارەکەی خەدیجەش هەبووە لە پاش وەفاتی بە چەند ساڵ و حەزی کردووە بە دیتنیان و حەزی کردووە بە سەردانیان عائشە فەرمێ ڕۆژێکیان ئەوەندە باسی خەدیجەی کرد وتم ئەی پێغەمبەری خوا بۆ ئەوەندە باسی خەدیجە ئەکەی بۆ کەس ئافرەت نەبووە لە دنیا ئیلا خەدیجە نەبێ خوای تەعالا بۆتی گۆڕی بە ژنی چاکتر لە ئەو فەرمووی نا عائشە هەرگیز هیچ ژنێک لە ئەو چاکتر نییە هەرگیز لە کاتێکە هەموو دنیا منی بە درۆ ئەخستەوە بەڵام خەدیجە باوەڕی بە من کرد لە کاتێکە کە هەموو خەڵق نەک تەنها پارەی لێگرتەوە بەڵکو ئیقتصادی و حیسارشی خستە سەری بەڵام خەدیجە هەموو ماڵەکەی خست بۆ ژێردەستی من ئەمە نەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها بۆ خەدیجە وەفای هەبوو بێ بۆ ژنەکانی تریشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر یەکێک بەش بە حاڵی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە وەفا بۆ بۆیان زۆر چاک بووە تا لە حەدیثە ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەفەرمێ باشترین کەستان ئەوەیە بۆ کەس و کارەکەی خۆی باش بێ و منیش لە هەمووتان زیاتر بۆ کەس و کارەکەی خۆم باشم بۆیە زۆر بەڕێز بووە بەرامبەریان زۆر احترامی گرتون و هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان لە ژنی نەداوە لیان بێتاقەت بووە لیان تووڕە بووە لیان عاجز بووە بەڵام لیانی نەداوە هەرگیز لە حەدیثە ئەفەرمێ باشترین کەس کاملترین کەس لە ئیمانە ئەوەیە کە ئەخلاقی جوان بێ و باشترین کەستان ئەوەیە بۆ خێزانەکەی بۆ ژنەکەی چاک بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خێزانەکانی عاجز بووە و بێتاقەتیش بووە و جاری وا بووە یەک مانگ قسەی لەگەڵیانە نەکردووە بەڵام لەسەر چی لەسەرەوەی ئەوان داوای دنیایان کردووە داواش حەزیان کردووە وەکو ژنەکانی خەڵکی تر ئەمانیش ماڵیان هەبێ و ڕابواردنیان هەبێ خوای تەعالا داوای لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم بە ژنەکانی بڵێ ئەگەر ئێوە حەزتان لە دنیایە حەزتان لە ماڵی دنیایە حەزتان لە
ڕابواردنی دنیاە ئەوە تەوا فەرمون من تەلاقتانە دەم و بڕۆن لای ئیشی خۆتانەوە بەڵام ئەگەر خوا و پێغەمبەری خواتان ئەوێ ئەگەر ئەتانەوێت لە قیامەتە سەربەرزترین کەس بن لە باشترین ژنانی دنیا بن لە قیامەتە ئەبێ ڕازی ببن بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەرێتی ڕازی ببن بەوەی لەگەڵ پێغەمبەرا بژێن بە هەر حاڵێکە بێ پێغەمبەر قودوەیە برا بەڕێزەکانم سەرمەشق بوون باجی ئەوێ تا لە دنیا لەزەتت زیاتر بێ ئەرکەکەتش قورسرە و لە دنیا و لە قیامەتیشا بارەکەت زۆر قورسە لێپرسینەوەکەتیش قورسە جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفای زۆر بۆ بەرامبەر بە ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفای زۆر بووە بەرامبەر بە هاوڕێکانی بۆ نمونە لە حەدیثە ئەفەرمێ هیچ کەسێ پێش وەفاتی ئەیدا بەگوێی هەموو مسلمانانە ئەفەرمێ هیچ کەسێ ئەوەنێ ئەبوو بەکر سوودی بە من نەگەیاندووە بە ماڵی ئەبوو بەکر سوودێکی زۆری بە من گەیاندووە لە حەدیثێکی ترە ئەفەرمێ بە منەتترین کەس بەسەر منەوە لە هاوڕێتیە و لە ماڵیا ئەبوو بەکری سدیقە ئەگەر یەک کەسێکی تری لەم دنیا جگە لەخوا بم کردایە بە خەلیل ئەبوو بەکری سدیقم ئەکرد بە خەلیل بەڵام من خوا کردمێتێ خەلیلی خۆی بۆم نییە کەسێکی تر بکەم بە خەلیل بەڵام خەلیلی ئیسلام و خۆشەویستی ئیسلامی من بۆ ئەبوو بەکرە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ دەرگایەک نەمێنێ ڕوو ناو مزگەوت هەمووی ئەبێ دابخرێ ئللا دەرگای ماڵی ئەبوو بەکر نەبێ ئللا دەرگای ماڵی ئەبوو بەکر نەبێ علەما ئەفەرمن ئەمە معنای ئەوەیە کە لە پاش خۆی ئەبوو بەکر ئەبێ بە خەلیفەی مسلمانان و ئەو دەرگایە ئەبێ بمێنێ بۆی هاتوچۆی پێ بکا وەکو ئیمامی مزگەوت و خەلیفەی مسلمانان ئەمە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگەڕنەوە کاتێ جەعفەر شەهید بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو سەردانی ماڵ و مناڵەکەی کرد بینی قژیان تەراش نەکراوە پەرپوتن جلو بەرگەکانیان باش نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری کرد سەریان تەراش بکەن و جلوبەرگی باش بکەنە بەریان و خێزانەکەی هات وەکو چۆن بڵێ نەوعێک لە خەم و خەفەتی هەبوو کەوا مناڵانە کێ بە خاوەنیان بکا و چۆن بە خاوەن بکرێن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی العیلة تخافین علیهم وأنا وليهم في الدنيا والآخرة فەرمووی لە مناڵەکانی جعفەرە ترسی مەترسە هەرگیز من خاوەنیانم لە دنیا و لە ئاخرەتە بۆیە هەر سەحابەیەک قەرزار بووایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر بمردایە پێغەمبەری خوا قەرزەکانی بۆ دایەوە ئەمە پاش ئەوەی کەوا خوای تەعالا دەروی لە مسلمانان کردەوە لە پێشە هەر کەسێ خۆی ئەوایە قەرزی خۆی بدایەتەوە یا کە سوکارەکەی حەدیثمان لەو بارەوە هەیە بیسووتانە بەس پاش ئەوەی کە خوای تەعالا زروفی چاک کرد بۆ مسلمانان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو هەر کەسێ خێر و ماڵ و سەروەت و سامانی هەیە بۆ کە سوکارەکەی کە ئەگەر جێمە بۆ کە سوکارەکەی بەس هەر کەسێ ئەگەر قەرزارە من کەفالەتی قەرزەکە یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵە ساق قەرزارەکانی بۆ ئەدایەوە تەسەورەکەن لە کاتی مناڵیە پێغەمبەری خوا لە لای ئافرەتێک بوو حەلیمەی سعدیان پێ ئەوت لە بەنی سعد لەوێ چەند ساڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی ئەوانە بوو بۆ ئەوەی جسمی پتەو بێ لە دێهاتەکانە خەڵکی مەکە عادەتیان وا بوو مناڵیان ئەناردە دەرەوە بۆ دێهاتەکان بۆ ئەوەی فێری ڕەقی ببن فێری وشکی ببن پتەو بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵ حەلیمەی سعدیا بوو ئەمە تقریبا 36 ساڵ پێش پێغەمبەرایەتی و 13 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە پاشان چەند ساڵیش لە مەدینە بیری لێ بکەنەوە نزیکەی 50 ساڵ دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی بە حەلیمە ئەکەوێ زۆر ڕێزی لێ ئەگرێ جێگاکەی خۆی ئەخاتە ژێری و چاوی بە کچەکەی ئەکەوێ شەیمای ناو بووە خوشکی شیری پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ڕێزی لێ ئەگرێ و پێیشی ئەڵێ ئەی شەیما ئەتەوێت لە لای ئێمە بمێنەوە معەزەز مکەڕەم و ئەگەر ئەشتێوێ ئەتنێرمەوە بۆ وڵاتەکەی خۆت و وەکو چۆن بڵێ هەندێک پارە و پولی باشتیش پێدەم و بڕۆرەوە ئەو هەڵی بژار بڕاتەوە بۆ وڵاتەکەی خۆی هەتا ئافرەتێکە بوو کافریش بوو مەولای
ئەبی لەهەب بوو لە مناڵیە شیری بە پێغەمبەردا بوو ناوی ثوەیبە بوو کورد خۆمان تا ئەم دەقە هەنێک ئافرەتمانەیە ناوی سۆیبەیە ئەم ئافرەتە کە ناوی ثوەیبە بوو هەر لەسەر کوفر مابووە مەولای ئەبوو لەهەب بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی لێ ئەگرت هەموو جارێ دیاری تایبەتی بۆ ئەنا هەتا مرد پیرێژنێک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیری ئەوە نەچووە لەوە بیری نەچووە کە ئەم ئافرەتە ڕۆژێ لە ڕۆژان شیری پێداوە تەنانەت خۆشەویستەکانم لە کاتی جەنگی بەدرا کافرێکی زۆر بە ئەسیری گیرابوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر مطعیمی کوڕی عودەی بمایە داوای لێم بکردایە هەمویانم ئازادە کرد ئەزانن مطعیم کێ بووە مطعیم کابرایە بووە بە کافری مردووە بەڵام زۆر بەرامبەر بە مسلمانان چاک بوو لە کاتی گەمارۆدانە 3 ساڵێکەیە ئەو بە دزیەوە شەوان شتی بۆیە مسلمانان ئەنارد و ئەیوت ئەمانە خزمن چۆن ئەبێ ئینسان بەرامبەر بە خزمی خۆی خراپ بێ حتا با لەسەر دینەکەیشمان نەبن و کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە طائف هاتەوە پاش ئەوەی بەردبارانیان کرد و سەر و گیانیان خوێناوی کرد خەڵکی مەکە ڕازی نەبوون پێغەمبەر بچێتە مەکەوە جارێکی تر بەڵام مطعیم هات بوو بە کەفالەتی کرد و لەژێر جیواری مطعیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داخل مەکە بوو بۆیە کاتێ مرد پاش مردنیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی ئەگەر مطعیم هەبوایە گشتیانم ئازاد دەکرد لەبەر خاتری مطعیم ئەگەر داوای بکردایە هەروەها کابرایەکی تر هەبوو ئەبا بەختەریان پێ ئەوت ئەویش یەکێ بوو لەو کەسانەی کە هاوکاری پێغەمبەر و مسلمانانی کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ جەنگی بەدر کرا فەرمووی هەر کەسی ئەبا بەختەری بینی نەیکوژێ هەر کەسی ئەبا بەختەری بینی نەیکوژێ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حاڵەت شەڕیشە وەفای هەیە بەرامبەر بەو کەسانەی کە چاکەیەکیان بەرامبەری کردووە کاتێ مەکە فەتح کرایەوە ئازاد کرا کلیلی دەرگای کەعبە لە لای ئەبا تەڵحە بوو تیرەیەکە لە تیرەکانی قوڕەیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کلیلەکەی لێ وەرگرت و چووە ناو کەعبەوە لە ناو کەعبە نوێژی کرد ئەبوو تەڵحە و هەموو ئەو تیرەیە وایان زانی ئیتر ئەو کلیلە نادرێتەوە هەتا ئیمامی عەلی هات وتی ئەی پێغەمبەری خوا کلیلەکە مەدەرۆ بە ئەوان با بەلای خۆمانەوە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کوا ئەبا تەڵحە هێشتان کافرە وتی ئەوە تام ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەوە کلیلەکەیە ئەمڕۆ ڕۆژی لێبوردەییە ئەمڕۆ ڕۆژی وەفایە ئەمڕۆ ڕۆژی چاکەیە سبحان الله لەو حاڵەتە ئەوان لەسەر کوفرمانەتەوە دژایەتی پێغەمبەریان کرد ئەو هەموو کوژرا و ئەو هەموو سەحابە کوژرا لە ژێر دەستی ئەوانە لەسەر دەستی ئەوان دوای ئەوەی فەتحی مەکە ئەکرێ هەر کەسێکی تر بێ کلیلی کەعبەیان لێسێنێتەوە هەر کەسێکی تر بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نە ئەمڕۆ ڕۆژی بیر و وەفایە صلح کرا لە بینی مسلمانان و لە بینی کافرەکانە لە ساڵی 6 کۆچی پێی وترا صلحی حودەیبیە یەکێک لە خاڵەکانی صلحی حودەیبیە ئەوەیە کە هەر کافرێک بێت مسلمان بێ مسلمانان نابێ وەری بگرن بەڵام هەر مسلمانێ ببێتە کافر بۆی هەیە بێتە کافر یعنی هەڵگەڕێتەوە ئەو کاتێک کە تەوقیعی اتفاقیەکەیان کرد لە کاتی تەوقیعکردنەکەیە کوڕی ئەو کابرایە کە خەریکی تەوقیعەکەیە هات فەرمی مسلمانان فریام کەون پێشا مسلمان بوو بەڵام کۆت و زنجیریان کرده بوو حتا ئەو لە حەزاتە بەهۆی فرسەتێکەوە خۆی ئازاد کرد و هەر بە زنجیرەکانەوە گەیشتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نزیکی مەکە لە حودەیبیە هاتوتی مسلمانان فریام کەون ئەلەو لەحزاتە باوکی یەکسەر وتی ئەمە یەکەم خاڵە ئەبێت جێبەجێ بکەی یەکەم خاڵ چونکە یەکێ لە خاڵەکان ئەوەیە هەر کافرێک مسلمان بوو ئەبێ بیگەڕێنەوە نابێ قبولی بکەن هەر کافرێ مسلمان بوو ئەبێ بیگەڕێنەوە ئەلەو کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بیبەرەوە ناوی ئەبوو جەندەل بوو
هاواری کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەم گەڕین تۆ بڵێ ئەم کافرانە بەیانی ئەم کەن وەک یعنی وەکو بڵێ ئەوەنە ئازار مەدەن جارێکی تر هەڵم گەڕێنەوە لە ئیسلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەبوو جەندەل سەبر بگرە، ئەجرت لای خوای پەروەردگارە، ئێمە تازە لەگەڵ ئەمانە وعدمان کرد، پەیمانمان بەستووە و نابێ خیانەتی لێ بکەین، نابێ غەدری لێ بکەین، هەتا خوای تەعالا دەرویەکتان بۆ ئەکاتەوە. بۆ ئێمەش خۆشەویستەکانم ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەموو پێغەمبەرێک دوعایەکی بووە لە کاتی پێغەمبەرایەتیە کردوێتی لە قەومەکەی. ئەوە نوح عليه السلام دوعای لە قەومەکەی کرد، ئەوە هود، ئەوە قەومەکانی پێغەمبەرەکانی تر. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من دوعاکەی خۆم لە دنیا نەکردو، هەڵم گردو بۆ قیامەت ئەیکەم بە شەفاعەت بۆ ئومەتەکەم، ئەیکەم بە شەفاعەت بۆ ئومەتەکەم. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعایە کرد، دەستی کرد بە گریان. خوای تەعالا جبریلی نات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەگری. پێغەمبەری خوا فەرمووی جبریل ئومەتەکەم 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 بۆ حاڵی ئومەتەکەم ئەگریم، بۆ ئەو وەزعی بەسەر ئومەتەکەم هادێ لە ڕۆژی قیامەتە. خوای تەعالا بە جبریل فەرمووی بە محەممەد بڵێ يا جبريل اذهب إلى محمد فقل إنا سنرضيك في أمتك. إما رازيت أكين أو نتشاك لقل أمتك أكين أو نرحمي أن في أكين للرجي قيامة رازيت أكين ولا نسوءك ضلد ناشكين. يعني حتى لها مو حالتك في غمر خاص الله وسلم أمتك لبيرنا كردوها دعاي بو كردن ولا الرجي قيامتي شاباس مكة لروجي قيامتها بيغمري خوا صلى الله عليه وسلم تاك بيغمره كشفاعت أكا كمحاسبة روجي قيامة دسي بيبكا ويكم بيغمري شفاعتك بو أمتك. يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوض رحمن بيبكي، يا ربي بري شفاعتي بيغمري خوا من بخي، يا ربي خوايا وفاو همو أخلاقك جوان لنا وضل معنا بتشيني يا رب العالمين.